بۆیە ئەچینە خزمەتی چەند ئایەتێک و چەند حەدیثێک بۆ یادکردنەوە و بیرکردنەوە و چۆنێتی ژیانی ژن و مێردایەتی. خوای تبارك وتعالى أفرمي: يا أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا أن يأتين بفاحشة مبينة وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. أما يتباسي جنو مردایەتی ئەکات و ئەفەرمێ ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە دروست نییە بۆتان ژنان بە زۆر بکەنە میراتی خۆتان و دەستیان بەسەرا بگرن وەکو کەلوپەلی تری ناوماڵ. بەڕاستی هەنێک لە پیاوان و لە گەنجان کە ژن دێنێ بەوەی کەوا مارەیی ئەدە یا ماڵی بۆ ئەکاتەوە یا مەسروفی ئەکێشێ، خێزانەکەی وەک کاڵای حسابەکە، وەکو جلوبەر حسابەکە، وەک سیارەکەی حسابەکە، هەر شتێکی بێ و هەر شتێکی ئارەزوو بێ بەو شێوەیە بەسەریاکەیت. بۆیە بەڕاستی ئافرەت کاڵا نییە بیکڕیت و بیفرۆش. ئەو مەهرە پارەی کڕینی ئافرەت نییە. ئەو مەهرە خوای گەورە دایناوە کەوا ڕێزێکە بۆ ئافرەتە. ئەو ئافرەتە ئەبێتە شەرەف و ناموسی تۆ. ئەو ئافرەتە ئەبێتە دایکی منداڵەکانی تۆ. ئەو ئافرەتە ئازارە کێشێ بەوەی کەوا نۆمانەوەی تۆ پەروەردە ئەکات. ئەو هەموو ئازارە ئەچێژێ تاکوونێ مناڵێک بۆ تۆ بێنێتە بەرهەم. بۆیە بە هیچ جۆرێ وەک کاڵا سەیری ناکرێت و پێویستە ڕێزی لێ بکرێت و تۆ ئافرەت هیچ فەرقێکتان نییە و لە یەک مستەوان. و ناچاریان مەکەن تا هەندێک مارەییان بۆ بگەڕنەوە مەگەر ئەوانە گوناهێکی ئاشکرا دیاری ئەنجام بدەن. و زۆر کەسی وا هەیە لەسەر پارە و پول، لەسەر هەنێ پارەی کەم ماڵی خۆی کاوە دەکا، لەگەڵ خێزانی شەڕەکە، لەگەڵ مێردی شەڕەکە، ئاژاوە بۆ خۆیانێتەوە، ماڵ و مناڵی سەرگەردانەکە لەسەر شتێکی و پارەیەکی بەسیط. وخوای گەورە فەرمێ: وعاشروهن، بە جوانی لەگەڵیان هاوژینیان بە جوانی لەگەڵ بەرسن. هاوژین یعنی ژیانتان یعنی هاوسە یەکو یەکایە هاوتارە. ئەفەرمێ هاوژینیان بە جوانی لەگەڵدا بەرنەسەر. خۆ ئەگەر خۆشتان نەویستن و لیان بێزار بوون ئەوە دوور نییە و دەشێت حەستان لە شتێک نەبێت و پابی کاتەمایی خێر و بێرێکی زۆر و بێسنوور. زۆر جاری وا هەیە تۆ شتێک حەزی لێ ناکەی، حەزەکەی لە کۆڵت بێتەوە، بەڵام بەبوونی ئەو شتە لە ژیانی تۆوە ئەبێتە خێرێکی چاک، سوودێکی قازانجێکی زۆر کە تۆ هەستی پێ ناکەی، نازانی حکمەتەکەی لەکوایە. بۆیە خوای سوبحانە وتەعالە ئەمری پێکردوین بەوەی هاوژینی لەگەڵ خێزانەکانمانە بە جوانترین شێوە بکەین بۆ ئەوەی هاوژینیەکەمان و ژیانمان بەردەوام بێت تاکوونێ کۆتایی تەمەن و ژیان بە کاملی بەرینە سەر. تۆ لە بینەیەکی ئەو لە بینەیەکە پێکەوە دروستە بن، خێزان دروستەکەن، خێزانێکی ئیسلامی موسڵمانانە پێویستە ئێوە هەردووکتان کۆکن بۆی مناڵەکانتان لە پاشی ئێوە کۆک و جوان و ڕێک و پێک پەروەردە بکەین. چکە ئەگەر کۆک نەبن ژیانتان ئەبێتە دۆزەخ. و خۆشەویستی ئەگەر لە هەست عایلەیەکان نەبوو، لە بینی هەست و ژن و مێردێکان نەبی، ژیانیان ئەبێتە دۆزەخ و ناخۆشی و ناڕەحەتی، هیچ شتێک دڵیان خۆش ناکات. بۆیە چەند خاڵێک هەیە پێویستە ئێمە بە جاکترین شێوە ئاگامان لێبێ لە ناو ماڵ و مناڵی خۆمانە. یەکەمین شتێک ئەوەیە کەوا هەڵسوکەوت بە جوانی بکەین لە ناویان. بە تایبەتی پیاو قەوامە، پیاو بەهێزە، پیاو زۆرترین پرسیارەتی لەسەرە. بۆیە پیاو هەمیشە ئەبێت لەگەڵ ماڵ و مناڵیان تەقوای خوا گەورە بکە، لە خوا بترسێ، عەزیەتیان نەدا، تنگوتیش نەبێت لەگەڵیانە، چروک نەبێت لەگەڵیانە، دڵپیس نەبێت لەگەڵیانە، نەیان کا بە کاڵایەک بە ئارەزووی خۆی هەرچێکی ویست ئەوە بەکاربهێنێ لەگەڵیانە. با ژنت بێ، با مناڵت بێ، با کچت بێ، تۆ
تۆ بۆت نییە وەک کاڵایەک بەکاری بێنی حەزی لە هەشتێکت بیسەپێنی بەسەریانە. بۆیە پسلوبی جوان، ڕەوشتی جوان لە ناو ماڵ و مناڵە، ماڵت بۆ کاتە بەهەشت، ژیانێکی خۆشی بۆ دروستەکە. چونکە بێ هەم قسە جوان بێ، هەم کردارە جوان بێت، بۆ ئەوەی مناڵەکان لە تۆ فێرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فاتقوا الله في النساء فإنكم أخذتهن بأمانة الله واستحللتم فروجهن بكلمة الله. تەقوای خوای گەورە بکەن لەگەڵ خێزانەکانتان، لە خوا بترسن، لێپرسینەوەتان لێکرێ لەسەر بست بە بستی، نقطە بە نقطەی، کەم و زۆری. وا نەزانم بڵێم عایلێ خۆم و نظامی خۆم و خوایت لێو ناپرسێتەوە. والله لەسەر بەسیترین شت لێپرسینەوە دەکەن سەرەکرێ. ئێوە ئەوە ئەمانەتە، بە ئەمانەتێکی خوای گەورە، ئەوانە ئەمانەتن لای ئێمە. وەبوونەتە حەڵالتان بە کەلیمەیەکی خوای گەورە، وتەی خوای گەورە لە نێوانتانایە. ئێوە دوو کەس بوون بە یەک حەرام بوون، ئێستا بنە حەڵاڵی یەک. ئەبێ ئاگاتان لەو وتەیە بێ، چونکە خوای گەورە بە عەزەمەتی خۆی شاهیدە لە نێوانتانە. ئاگاتان لە ستەم بێ، لە زوڵم بێ لە ماڵ و مناڵتان. و هەروەها پیاو ئەبێ پیاو بێ، ئەبێ نەفەقە بدات، ئەبێ مارەیی بدات، ئەبێ بە خێوکردنی خێزانەکەی گرێتە ئەستۆ. ئەگەر ئەو پیاوەتی و شەهامەتت نییە ژن مەهێنە، بەڵام کە ژنت هایەنا ئەبێ شان بدەیتە بەری، ئەبێ بە خێری بکەیت، ئەبێ ڕەنج بکێشی، ئەبێ عارەق بڕێژی، بۆ ئەوەی بە جوانترین شێوە و شەرەفەتدانترین شێوە بە خێرا بکەیت. عن حكيم بن معاوية عن أبيه رضي الله عنه أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم ما حق المرأة عن الزوج. حكيم كل معاوية لب پیغمبر خدا صلى الله عليه وسلم پرسیاری کرد حق ئافرەتی لەسەر پیا. ئێمە ئافرەتەکانمان چه حەقێکیان هەیە لەسەر ما؟ قال رسول الله صلى الله عليه وسلم أن يطعمها إذا طعم، بخير بكيت وكاسبي بكيت وخوارن ويبو بياكي بجوانترين شيء ممنونش بيت نكمن بكي بسريا، وأن يكسوها إذا اكتسب، وجنو برقو مار وحارب ودابنيت ويدرس. أما واجبي تويل بخيو كردن، پارە پیا کردن، ماڵ دروست کردن، مەصرفی ئەو ماڵە لەسەر پیاوە. ولا يضرب الوجه، ئەگەر مشکلەیە بوو لە نێوانتانە نەکەی لێدان بەکاربێنیت و بە تایبەتی لە دڵ و چاوە. ولا يقبح ولا يغجر، قسەی ناشرین بەرامبەر بە ئافرەت و خێزانت، بەرامبەر بە کچ و کوڕەکانت نەکەی بەکاری بهێنی. ولا يهجر، وپشتی لێ هەڵناکە إلا في البيت. پیاوی وامان هەیە 3 مانگ 4 مانگ ساڵێک ئەڕواتەوە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی قسە ناکە، مشکلەیەکە نەحەلیەکە، نەوازی لێهێنێ، پشتی تێکە، یاچێ سەفەرەکە بەجێی گەڕێ. خێزانی وا هەیە لە 6 مانگە بۆ ساڵێکە لەگەڵ خێزانەکەمە شەرمانە، قسەمان نییە بەیەکەوە، ئەڕوا سەفەرەکە نایەتەوە، ڕووی خۆشمان ناداتێ. ئەمە مەسئولیەتە، لێپرسینەوەی هەیە ئەوە. ئەگەر لێشی عاجز بووی نابێ سەر جێگەکەی بەجێ بگەڕی، نابێ لەو ژوورەیە بچیتە هۆڵەکە بخەوی. بۆت نییە بچیتە هۆڵەکە، بێ لەو ژوورا بخۆی ئەگە شەڕشان لێ عاجزی پشتی تێکە، بەڵام لەسەر جێگەکەت. زۆر کەسی وا هەیە لەگەڵ هاوڕێکانیان، لەگەڵ برادەرەکانیان
زۆر بەکەرەمە، زۆر سەخیە، زۆر سەخاواتە، داوەتیان بۆکە، پارەیان بۆ سەرفەکە، سەفەرەکە، گوێ بە هیچ شتێک نادە، بەڵام لەگەڵ ماڵ و مناڵی خۆی لە حاڵەتێکە ئێمە ئەمرمان پێکراوە لەگەڵ ماڵ و مناڵە باش بین، ئەو پارەی پێراکەیت. ئەگەر سەرفێکی بۆ ماڵ و مناڵەکە خێری لە هەموو چاکێک زیاتر. چۆن؟ خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێت دینار أنفقته في سبيل الله. دینارێک پێشکەشەکەی ئەیبەخشی لە پێناوی خوای تەبارەک وتەعالا، ودينار أنفقته في رقبة، ودينارك پارەیەک پێشکەشەکەی بۆ ئەوەی کۆیلەیەک ڕزگار بکەیت، ودينار تصدقت به على مسكين، وپارەیەک دینارێک ئەیبەخشی بۆ ئەوەی فەقیرێک هەژارێک کە هیچی نییە تێری بکەیت، هیچی نییە، مسکینە. ودينار أنفقته على أهلك، ودينارك كسرفك بۆ ماڵ و مناڵەکەت. ئەمانە کامیان باش، کامیان خێری زۆرترە، کامیان خوا پێغەمبەر ئەمری پێکردووە لە پێشەوەیە. خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. گەورەترین پاداشتێک کە هەیەک ئەوەیە کە تۆ لە پێناوی ماڵ و مناڵەکەت سەرفی کەیت. هیوا هەیە لەسەر پارەیەکی بەلاشی ئەم وڵاتانە ماڵ و مناڵی خۆی کاول کردووە، مناڵی دەربەدەر کردووە، ژنی تەلاق داوە، چ قازان چیەکەی لە چلوکی؟ تۆ پارە بۆ چییە؟ سەرۆت و سامانە بۆ چییە گەر بۆ ماڵ و مناڵەکە نەبێ؟ تۆ بۆچی ڕەنجەکەی؟ ئیماندارە، پێش هەموو شتێک کەسێک کە ژنێک گێنێ ماڵ و مناڵێکی هەیە ئەبێ ئاگای لەبێ فێری عیلمی شەریعیان بکات، فێری دینداریان بکات، فێری حەڵاڵ و حەرامیان بکات. ئیتر بەگوێ بکەن یا بەگوێت نەکەن، تو واجبە لەسەر نەوەستی شەرعی خوای فێر بکەی، فێری عیبادەتی بکەی، فێری حەقەکانی بکەی، حەقی تۆ لەسەر ئەو، حەقی ئەو لەسەر تۆ، بۆی حەقەکان بزانن. واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة. هرچی لە ماڵەکانتان دەخوێنرێتەوە لە قورئان لە فەرموودا ئەی بیستن گوێتان لێیە بێ، فەرامۆشی مەکەن، باسی بکەن لە ناو خەڵکە، لە ناو خۆتانە، لێکی بێدەنەوە، بزانە کامتان نەقسانن، بزان حەقی یەکترتان داوە. ئێوە وەک موسڵمانێکەشی عایلەیەکی ئیماندارن، یا هەر لەبەر مەسلحەت تۆ قەنەفەکە بێنەوە من پەنجەکەیەم و تۆ نازانم چی و ماڵە دروستکەیت. بۆیە پێویستە ئافرەتانیش پرسیار بکەن لە دینەکەیان. دایکمان عایشە فەرمێن نعم النساء نساء الأنصار لم يمنعهن الحياء أن يتفقهن في الدين. باشترین ئافرەتی ئەنسار بوون، ئەنسارەکان خەڵکی مەدینە. ئەیوو شەرم وای لێ ناکردن فێری دینیان نەبن، بەڵکو پرسیاریان نەکرد، هاتنەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پرسیاریان نەکرد لە دینەکەیان، چیان لەسەرە، چیان بۆ هەیە، چی بکەن حەڵاڵە، چی بکەن حەرامە. و پێویستە پیاو ماڵ و مناڵی دوور خاتەوە لە شوێنی خراپ، لە بەرنامەی خراپ. پێویستە ئێمە ئاگامان لە تەلەڤیزیۆنەکانمان بێ، لە مۆبایلەکانمان بێ، لەو جێگایانە بێ کە ئەچین بۆی. و پێویستە ئاگامان لەوە بێت لەکوێ دانیشین، ڕەفیقاتی و هاوڕێتی کێکەین، خێزانەکانمانە بینە لای کێ دێتە لایەن. چونکە هاوڕێتی وەک هەڵامە دوایە، نەشت دەوێ هەر توش دەبێ. تۆ خێزانەکەت کە ئەەکەیت دەدای کەسێک لەبەرەوەی نزیکەت لاتانەوە، یاخود ئەگونجێ لەگەڵیا، دوورە لە دین، لە ڕەوشتی ئیسلامەتی، دوورە لە سەرپۆش، تۆ چێ ئەبرێتە خێزانەکە دەخەیتە پاڵێ وەکو ئەوی لێ دێ.
دوایی گرەیەکە ئافرەتەکەم واکە واکە نازانی هۆکارەکەی خۆتی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. أي خلفنا أي مسلمان أي إيمان داران هموتان شوان رعيتان جاكستان وهموتان لبزرا والنسري لقورو وجودي هل روجيكوا كنية دايجن بهني شون شنك هلا بشيني شون عفرتك هلا بشيني شون أجي لقلي منال شون أبي شون لبرسينوي لي أكيد شون خد أمادة أكيد أجرنا دواهي أي هني خوشيان هر خوشي نية بلايا مصيبة مشكلة أبي بزاني شون حالي أكيد نبوكو يستي تنها عائلة دربدر بوا سركردان بوا منال لو ناوان كوتوا ئێمەش خۆشمان بە مسلمانە زانین وەتەمای بەهەشتیشی وەزدڵم لە ماڵ و مناڵیشمانەکەی خی گەورەی ئیسڵاحی حاڵمان بکە بە ڕەحمەتە و ڕەحمان پێ بکە یا ڕەبی أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه يغفر لكم إنه هو الغفور الرحيم.